بینەر و بیسترانی پەنجەرە میدیام کاتتان باش دووبارە لە خزمەتتان دەبن بۆ پێشکەشکردنی بەشی دووەمی بەرنامەیەک لەسەر ئیخوان. ئەم جارە باس لە ئیخوانی دیاسپۆرا وەتە ئەوروپا دەکەین و یانیش باس لە کێشەکانی نێوان ئیسلامی سیاسی ئەوروپا کە زۆربیان ئیخوانن و یەکێتی ئەوروپا و وڵاتانی ئەوروپا دەکەن و یانیش باس لە کێشەکانی نێوان ئیسلام و خۆر ئاوا دەکەین. لە بەشی یەکەدا واتە بەشی ڕاپردوو باسمان لە سەرەتای سەرهەڵدانی ئیخوان و ئەو هەڵو مەرجانە کرد کە بزوتنەوەکە تێیدا دامەزرا. واتە باسمان لە ئەوە کرد کە ئیخوان موسلیمین لە مسر لە هەڵومەرجێکدا سەری هەڵدا کە خەلافەتی دەوڵەتی عوسمانی نەمابوو و مسر لەلایەن ئیمپریالیزمی ئینگلیزەوە داگیر کرابوو و لەژێر ئیمتیدادی ئینگلیزدا بوو. لە هەمان کاتدا بۆشاییەکی دەرونی لەناو موسڵماناندا دروست ببوو و موسڵمانەکان هەستیان بە بێکەسی و یانیش بەبێ پێگەیی دەکرد. دوای ئەوە باسمانەوە کرد کە لە ساڵانی نێوان 1940-1960دا ئیسلامی سیاسی لە نێوان کۆمەڵێک بیرۆکە وەکو دەوڵەتی نەتەوەیی و یانیش سیکولاریزم و سۆسیالیزمی سۆڤیەتیدا بە دوای ناسنامەیەکی تایبەت بەخۆیدا دەگەڕێت و لە کۆتاییدا باسمان لە قۆناغی دووەمی ئیخوان کرد کە بە قۆناغی سەید قوتب دەناسرێ و لەو قۆناغەدا ئیخوان دەبێتە بزوتنەوەیەکی تەواو ڕادیکاڵ و ئیخوان موسلیمین لە ناو مسردا تووشی کۆمەڵێک کێشە دێ و لەگەڵ خۆیدا ئیتر ئەو ڕادیکالیزمە ئەو توندڕەویەی ئیسلامی لە ناو هەموو جیهاندا بڵاو دەکاتەوە. هەروەکو باسم کرد ئەم زاریان باس لە کێشەی ئیخوان لە دیاسپۆرا دەکەن. دەمەوێت بە پێشکەوتنێکی ڕۆژانەیی بسمە سەربابەتەکە وابزانم 20 ڕۆژێک لەمەوبەر بوو دەوڵەتی فەڕەنسا دێکلەراسیۆنێک واتە بەیاننامەیەکی ڕاگەیاند و کۆمەڵێک ڕێکخراوی ئیسلامی و یانیش ڕاستتر بڵێم فدراسیۆنی ئیسلامی و یانیش کۆمەڵەی ئیسلامی لە پاریس بەیانەکەیان ئیمزا کرد. وەکو ئەزانن لە دوای ڕووداوی کلێسای نیس و پاریس کە بە سەربڕینی ساموێڵ پاتی و هاوڵاتیەکی دیکەی فەڕەنسا لە 16 ئۆکتۆبەری ساڵی ڕابردوو 2020دا ڕوویدا و ئیسلامیەکی تێرۆریست بە ناوی عەبدوڵڵا ئانزۆف سەری ساموێڵ پاتی بڕی. فەڕەنسا داوای سازکردنی پەیڕەوێکی کرد بۆ ئەوەی بتوانێت ئیسلامی سیاسی فەڕەنسا کە جیاوازخوازە و یانی لەلایەن دەوڵەتی فەڕەنسا و زۆربەی وڵاتانی ئەوروپا و جیهانیش وەک ڕێکخراوی تیرۆریستی دەناسرێن جیایان بکاتەوە. دێکلەراسیۆنەکە واتە بەیانەکە کە 20 ڕۆژێک لەمەوبەر ئامادەکرا لەو کاتەدا نۆ کۆمەڵە و یانیش نۆ فدراسیۆنی ئیسلامی بانکهێشتکران بۆ ئەوەی ئەو بەیانە ئیمزا بکەن. لەو نوێیانە بە تەنیا 5 ئامادە بوون و ئیمزایان کرد. ئەویش وابزانم فدراسیۆنی ئیسلامی سەنەگالیەکان و تونسی و جەزائیری و مەغریبیەکان بوون زیاتر ئەوان ئامادە بوون و 4 کۆمەڵاویانی 4 فدراسیۆنی ئیسلامی کە دوانیان سەر بە ئیخوانی مسرن کە ئێستا لەلایەن قەتەرەوە پشگیریان لێکرێ و دوانیشیان سەر بە ئیخوانی تورکینەواتە لە سەر بە گروپی میلی گۆرشن. ئەوانەش ئەو 4 ئامادە نەبوون لە کۆشکی ئێلێزێ و بەیاننامەکەیان ئیمزا نەکرد. بەر لەوەی بسمە سەر ناوەڕۆکی بەیانەکە دێکلەراسیۆنەکە ئەمەوێ باس لەوە بکەم. دەوڵەتی فەڕەنسا لە ساڵی 1905 کاتێک دەستوری بنچینەی خۆی سەر لە نوێ نووسیەوە و یانیش چاوی پێداخشانەوە لەوێدا باس لەوە دەکات کە
ئەو کلێسا و کاتەدراڵانەی تاوەکو ئەو کاتە و یانیش تاوەکو ئەو ڕۆژە واتە ساڵی 1905 کە لە فەڕەنسا هەن ئەوانە هەر هەمویان مڵکی دەوڵەتن مڵکی فەڕەنسا واتە ئەوە چی ئەگەینێ ئەوە ئەگەینێ کە دەوڵەتی فەڕەنسا ئەم کلێسایانە لە ڕووی داراییەوە فینانس دەکات سپۆرتیان دەکات و قەشە و کارمەندەکانی ویانیش پەروەردەکردنی ئەوانە و دەرسی ئەوانە ئەگرێتە ئەستۆی خۆ و لە هەمان کاتدا چاودێریشیان دەکات بەڵام ئەوە لە هەمان کاتدا واتەک دەگەینێ واتە ئەو ڕێکخرا و مزگەوت و کۆمەڵە ئیسلامیانە ویانیش نەک بەتەنیا ئیسلام ئاینەکانی دیکەش کە دوای ساڵی 1905 لە فەڕەنسا دروستکراون ویانیش سەریان هەڵداوە دەوڵەتی فەڕەنسا دان بەوانەدا نانێ. ئەتوانین بڵێن لە مێژووی کۆماری تورکیادا ئەتاتورک لە ساڵی 1924 هەمان سیاسەتی کرد ئەتاتورکیش خۆی لەژێر ڕۆشنگەری سیکولاریزم و دەوڵەتی نەتەوەی فەڕەنسادا بوو ئەویش هەڵسا لە ساڵی 1924 لە ڕێگای دەستوری بنزینەیەوە ئەو ئیسلامە سیاسیە تورکیەی کە هەبوو پەرش و بڵاو بوو و دەوڵەت کۆنتڕۆلی لەسەر نەبوو لە ڕووی دەستوریەوە ناسی دانی پێدانا بەڵام بە شێوەیەک لە شێوەکان ئەو ئیسلامەی لە ئیسلامێکی لە ئیسلامەوە ئەتوانین بڵێن کردە ئیسلامی تورکی واتە ئیسلامێک لە ژێر کۆنتڕۆلی دەوڵەتی نەتەوەی تورکیادایە و لە خزمەتی بەرژەوەندی میلیەکانی دەوڵەتی تورکیادایە. ئێستا کەش فەڕەنسا جارێکی تر ئەتوانین بڵێن ئەو یاسایی کە لە ساڵی 1905 دەریخست بە هەمان شێوە ئێستا بەیانێک دەردەخا و ئەو بەیانە ئەبێتە بەیانێکی دەستوری و بە هەمان شێوە دەیەوێ ئیسلامی سیاسی کە لە فەڕەنسا هەیە دای ببڕێ لە ئیسلامی دەرەوە ئیسلامێکی فەڕەنسی دابمەزرێنێ کە لە ژێر کۆنتڕۆلی دەوڵەتی نەتەوەی فەڕەنسادا بێ و دژی بەرژەوەندیەکانی دەوڵەتی فەڕەنسا نەبێ. کێشەکە لێرەدا ئەوەیە ئەو فدراسیۆنە ئیسلامیانی فەڕەنسا کە بریتین لە نۆ واتە نۆ فدراسیۆن نۆ کۆمەڵە نۆ ڕێکخراوی گەورەی ئیسلامیمان لە فەڕەنسا هەن هەر یەک لەوانە سەر دەوڵەتێکە واتە فدراسیۆنی جەزائیریەکان فدراسیۆنی تونوسیەکان فدراسیۆنی مەغریبیەکان فدراسیۆنی سەنەگالیەکان و فدراسیۆنی دەوڵەتی تورکیاش کە پێک دێن لە دوو فدراسیۆن لە ژێر کاریگەری قوتابخانەی میلی گۆڕشدانە کە لە بەشی ئایندەدا واتە ئیسلامی سیاسی تورکی ویانیش ئیخوانی تورکیدا زیاتر باس لەوە دەکەین کە میلی گۆڕش ویانیش ئیسلامی سیاسی تورکی چۆنە ئەو دوانە کە باسمان کرد سەر بە ئیسلامی سیاسی تورکینە. کێشەکە لێرەدا ئەوەیە زۆربەی زۆری ئەو کۆمەڵانە ئەو ڕێکخراوە ئیسلامیانەوەیانیش ئەو فدراسیۆنانە و ئەندامەکانیان تاکەکانیان لە فەڕەنسادا خەریکی چین ئەمانە باس لە فەڕەنسا ناکەن بۆ نمونە لە فەڕەنسا چی ڕۆوەدا هەڵبژاردن ئەکرێت هێ سەردەکەوێت کامیان چۆن بیر دەکاتەوە لە لای ئەمانە هیچ بابەتێکی بەو شێوەیە نییە ڕۆژەفێکی بەو شێوەیە نییە ئەوان بە یەک چاو تەماشای هەموو فەڕەنسا دەکەن واتە فەڕەنسیەکی فاشیست و فەڕەنسیەکی دیموکرات لە لایوان وەکو یەکە و ئەوان لە کۆمەڵەکانیاندا لە مزگەوتەکانیاندا هەتا لە وتارە ئاینیەکانیاندا زیاتر باس لە کێشەی وڵاتی خۆیان دەکەن ویانی زیاتر باس لە بەرژەوەندی وڵاتی خۆیان دەکەن ئەوەتە ئەو ئیسلامەی کە لە فەڕەنسا هەیە نەک ئیسلامێکی فەڕەنسی نییە نەوەکو پەیوەندی بە کولتور و هیچ شتێکی فەڕەنساوە نییە لە هەمان کاتدا ئیسلامیش نییە بەڵکو ئیسلامی جەزائیریە ئیسلامی تونوسیە ئیسلامی مەغریبی و ئیسلامی تورکیە و
لەناو ئەمانەدا ئەتوانین بڵێن جەزائیریەکان، تونوسیەکان، مەغریبیەکان و سەنەگالیەکانیش بەڕاستی لە هەمویان نەرمترن. حتا ڕادەیەک لەناو کولتوری فەڕەنسیدا تواونەتەوە و یانیش ئەگەر لەناو کولتورەکەشدا نەتوابنەوە ناسنامەی تایبەت بە خۆیان هەیە بگومان ئەوە مافی خۆیانە و داکۆچی لە ناسنامەی خۆیان دەکەن ئەمەشیان مافی خۆیانە بەڕای من. لە هەمان کاتدا ئەوان دان بە فەڕەنسایەک دەنێن کە دەستوری بنچینەی خۆی هەیە، بەڵام ئیخوانی مسری ویانیش ئەو فدراسیۆنانەی کە سەر بە ئیخوانی مسرین ویانیش ئیخوانی قەتەر و ئیخوانی تورکین ئەمانە ئەتوانین بڵێن ئەگەر بە قسەش نەبێت بە کردار و بە هەڵسوکەوتەکانیاندا دیارە کە دان بە دەستوری بنچینەی فەڕەنسا نانێن کە لەسەر بنەمای سیکولاریزم واتە دیاکردنەوەی ئاین لە دەوڵەت ویانیش ئەتوانین بڵێن نرخ و بەهاکانی فەڕەنسا گەورەتر زانین لە نرخ و بەهاکانی ئاینەکان. ئەوان دان بەوەدا نانین، بەڵام لە بەرامبەر ئەوەدا پارادیگمێکی جیاوازیش ئەوە مانای چییە؟ واتە ئەگەر ژنێک سەرکۆت بوو حیجاب نەبوو سوکایەتی پێ بکرێت لە شەقامەکاندا ویانیش ئەگەر مامۆستایەک کاریکاتۆرێکی لەسەر ئیسلام کرد ئەوە دەبێت سەری ببڕن و بیکوژن. ئەمەیان کێشەکەیە، ئەمەیان وا ئەکاتن کە ئەو ئیسلامە نەبتوانێ پارادیگمێکی نوێی هەبێ بۆ ئەوەی لە ناو ئەوروپادا گەشە بە ناسنامەی خۆی بدا و بتوانێت تەنانەت یارمەتی ئەوروپا بدا، ئەوروپاش پێش بخە، ئەوروپاش بگۆڕێ. چونکە من لە بەشی پێشومدا باسمان کرد ئێمە نابێ بەتەنیا دژ ڕەخنەی ئیسلامی سیاسی بکەین لە ئەوروپادا، ئەبێ باس لەوەش بکەین کە دەوڵەتی نەتەوەیی ویانش ڕۆشنگری سیکولاریزمیش لە هەمان کاتدا کێشەیەکە دان بە هیچ شتێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهانی ئیسلامیدا نانێ و بە دواکەوتوی دەزانێ. ئەمەشیان بێگومان ڕەتکردنەوە دروست دەکات، جەمسەرگەری دروست دەکات، وا ئەکا مرۆڤەکان نەتوانن لەناو ئەوروپادا لەگەڵ یەکتری بژین، لەگەڵ یەکتری بتوێنەوە. لە بەشەکانی ئایندەدا ئەتوانین زیاتر باس لەوە بکەین. دەمەوێ بگەڕێمەوە سەر بەیانەکە کە لە دەخاڵ پێک دێ وابزانم و بەیانەکە شتی باشی تایە بێگومان و مرۆڤ لەوە تێگا کە ئەو چوار ڕێکخراوەیانش ئەو چوار فدراسیۆن ئیسلامیەی ئیخوانی مسری و قەتەری و ئیخوانی تورکی بۆچی بەشدار نەبوون، بۆچی ئیمزایان نەکەن، مرۆڤ لەوە تێگا و دێمەوە سەرەوە. بەڵام لە دیکلەراسیۆنەکە ئەگەر پرسیاری ئەوە بکەن چی لێ نووسراوە ئەتوانین بڵێن بە شێوەیەکی گشتی باس لەوە ئەکرێت کە لە فەڕەنسادا ژن و پیاو وەکو یەکن، یەکسانن، لە هەموو بوارەکەندا هەمان مافیان هەیە و فەڕەنسا لەسەر بنەمای سیکولاریزم دامەزراوە، ئاین لە دەوڵەت و لە سیاست جیاکاتەوە و نرخ و بەهاکانی دەوڵەتی فەڕەنسا لە سەروی هەموو ئاینەکان. بەڵام دەمەوێت بە تایبەتتر باس لە مادەی 6 بکەم کە لە 2 بەش پێک دێ و پێم وایە هەر ئەو مادێشە بووەتە هۆی ئەوەی کە ئیسلامی سیاسی تورکیا بە تایبەتی ئیمزای نەکاو لە مەراسیمەکەدا ئامادە نەبێ واتە ڕەدی بکاتەوە. لە مادەی 6دا لە بەشی یەکەمدا باس لەوە ئەکرێ ئیسلامی سیاسی لە فەڕەنسا بۆی نییە بەشداری لە سیاسەتدا بکە، واتە بۆی نییە سیاست بکە. لە خاڵی دووەمینی هەمان مادەداواتە مادەی 6 ئیسلام لە فەڕەنسا ناتوانێ و بۆی نییە سەر بە ناسیۆنالیزمێکی دیکەی دەرەوەی فەڕەنسا بێت. ئەو دوو خاڵە بێگومان تیرێکە لە ناوەڕاستی دڵی ئیسلامی سیاسی تورک دراوە کە لە ڕاستیدا بەتەنیا سیاسیە و بەتەنیا ملیە واتە قەومیە، بەڵام ئیسلامی نییە.
بەر لەوەی بینە سەربەشی تیۆری و مێژووی ئیسلامی تورکیا کە وەکو باسم کرد لە بەشی ئایندەدا بە تێر و تەسەڵی باسی دەکەم و باس لەوە دەکەین کە ئیسلامی سیاسی تورکیا چۆن لەژێر کاریگەری ئیخوان دروست بووە. لێرەدا بە پێویستی دەزانم بڵێم ئەگەر ئیسلامیە تورکیەکان ئەو یاسانوێی فەڕەنسا ئیمزا بکەن بێگومان مافی خۆیان کۆتاییان پێدێ و دەمەوێ باس لەوە بکەم فەڕەنسا هەروەکو باسم کرد فەڕەنسا لە ساڵی 1905 بەدواوە هیچ کلێسا و مزگەوت و کاتەدراڵێک ناناسێ کە دوای ساڵی 1905 دروست بوونە و فەڕەنسا لە فەڕەنسادا ئیسلامی ئیسلام بەگشتی ئاینی ئیسلام دانی پێدا نەنراوە. بەڵام سەیرەکە لەوەدایە لە ساڵانی پێشوودەواتە لە سەردەمی نیکۆلاس سارکۆزیدا کە سەرۆکی فەڕەنسا بوو سارکۆزی داوایەکی ئاراستەی ئەردۆغان کرد بۆ ئەوەی دەوڵەتی تورکیا ئیسلامی سیاسی فەڕەنسای بۆ کۆنتترۆل بکە بۆ ئەوەی نەبن بە کێشە نەبن بە بارگرانی بەسەر فەڕەنسادا. مەسەلەیەکی کوردی هەیە ئەڵێ بەز یان گۆشتی لەلایەن پشیلە لەلایەن کتێک داناوە بۆ ئەوەی بۆ هەڵگری. کێشەیەکی دیکەی وڵاتانی ئەوروپا جگە لە نەمسا ئەوەیە کە ئیسلام وەکو کەرستەیەکی دەرەکی دەبینن واتە ئیسلام هی تورکە هی عەرەبە هی فارسە هی سەنەگالیە بەڵام ئی فەڕەنسا نیە ئی بەلجیکا نیە ئی هۆڵەندا نییە. ئەمەش کێشەیەک دروست دەکا کاتێک تۆ ئیسلامت وەک کەرستەیەکی دەرەکی وەک کلتورێکی دەرکی بینی بێگومان ئەوە ناتوانانی ئەو چاوەڕوانیە لە ئیسلامیەکان بکەی بۆ ئەوەی لە ناو کلتوری تۆدا بتوێنەوە چونکە ئیسلام وانیش ئەو ئیسلامی کە ئێستا لێرە هەیە ناسنامەی خۆی ئەوێ و ئەمەشیان بەڕاستی کێشەیەک نییە ئەگەر بێت و لە چوارچێوەی پرەنسیپەکانی بەیەکەوە ژیان و دیموکراسیەتدا چارەسەر بکرێت. تاوەکو ئێستا جگە لە نەمسا زۆربەی وڵاتانی ئەوروپا ئیسلام وەک کەرستەیەکی دەرەکی تەماشا دەکەن واتە لە دەرەوە هاتووە پەیوەندی بە دەرەوەیە هیچ پەیوەندێکی بە ئێمەوە نیە کەواتە ئەگەر تۆ ئیسلامت وەک کەرستەیەکی دەرەکی واتە وەک کەرستەیەکی فەڕەنسی و بەلجیکی و هۆڵەندینا بەڵام وەکو کەرستەیەکی عەرەب بۆ نمونە تەماشات کرد و نەتویست خەرجیەکەی بدەی و نەتویست ئیمامەکانی پەروەردە بکەی ئەو کاتە چی ڕۆدا بێگومان ئەو کاتە کەسانی وەک ئەردۆغان و یانیش کەسانی وەک یوسف قەرزاوی کە لەلایەن قەتەرەوە پشتگیری مادی لێکرێ ئەتوانێت بە هەزاران بە دەیان هەزار ئیمام و سۆفی و سەلفی خۆی پەروەردە بکە وەکو ئەو دەیهەوێ و بیانێریتە ئەوروپا و لەوێ لە مزگەوتەکاندا خیتابیان پێ بدە. ئەمە کێشە گەورەکیە تاوەکو ئێستاش وڵاتانی ئەوروپا ئەمەیان نەبینی. نەمسا لە کۆتاییدا گەیشتە ئەو باوەڕەی کە سیاسەتی ئەوروپا لە بەرامبەر ئیسلامدا سیاسەتێکی هەڵەیە و کێشەکان چارەسەر ناکە. نەمسا هەڵسا وتی ئەو ئیسلامیەی لە نەمسا هەیە هی منە هی ئیخوان و هی تورک و عەرەب و ئەو نییە هی منە خۆم خزمەتی یەکەم خۆم مەسرەفەکە یەکەم خۆشم ئیمامەکانی پەروەردە ئەەکەم و خۆشم کۆنتترۆلی ئەەکەم و لە دەستی ناسیۆنالیزمی دەرەکین ڕزگاری ئەەکەم. ئێستا بەپێی ئەو یاسای بێ کۆمەڵە و مزگەوتە ئاینیەکان و مەلاکانی فەڕەنسا ناکرێ بۆیان نییە لە دەرەوە فینانس بکرێت واتە لەمە دووە تورکیا و قەتەر ناتوانن مزگەوتەکانی فەڕەنسا فینانس بکەن بەڵکو فەڕەنسا پارەکەیان بۆ ئەدا
و ئیمامەکانیان پەروەردەکە پەروەردەی ئاینیان پێدا و لە هەمان کاتدا چاودێریانەکە هەر کۆمەڵە و فدراسیۆنێک ئەم بەیانە ئیمزانەکە و دانی پێدانێ بێگومان ئەو یاسایە نایگرێتەوە و ئەبێتە ڕێکخراوێکی بە تەواوەتی لە دەرەوەی یاسا ئەمەیان سەر دەکەوێ یان سەر ناکەوێ بێگومان سەر دەکەوێت چونکە ئێمە ئەزمموی نەمسامان هەیە لە نەمسا ئەمە تاوەکو ئێستا سەرکەوتووە و ئەگەر بێت و ئەو سیاسەتەی کە ئێستا فەڕەنسا جێبەجێ دەکا هەموو وڵاتانی ئەوروپا جێبەجێ بکەن و پێشم وایە جێبەجێەکەن چونکە وڵاتانی وەکو ئەڵمانیا و هۆڵنداش کێشەی زۆریان لەگەڵ ئیخوان موسلیمین و لەگەڵ ئیسلامی سیاسی هەیە و ئەو کاتە ئەکرێ کێشەی ئیخوان موسلیمین لە ئەوروپا چارەسەر بکرێ و کێشەی موسڵمانانیش چارەسەر بکرێ و ئیتر کۆتایی بەم توندوتی ژە بهێنرێ بەڵێ بەم شێوەیە دێنە کۆتایی ئەم بەشە کە تەرخانمان کرده بوو بە کێشەکانی نێوان ئیخوان و ئەوروپا ئیخوان و خۆرئاوە لە بەشی ئایندەدا باس لە ئیخوانی تورکی دەکەین و یانیش ئیسلامی سیاسی تورکیا دەکەین تا بەشی ئایندە کاتێکی خۆش ڕێز و سڵاو هیوا خۆشنەوە